ڕوودەکەمە ئەو بەڕێزانەی کە فیتەرەکان ڕۆنگۆڕەکان حەڵاڵ نییە بۆ ئێوە، بۆ شاگردەکەتان کاتێک کەسێک دەچێت سەیارەیەک چاک ئەکە لای بەڕێزتان، دوای ئەوەی کە حەقی خۆی وەردەگرێ لەو لاوە کەسێک دی ئەڵێ شاگردانەکە و بەخششم بەرێ. ئەمە حرامە. بەچی مەرجێک حەڵاڵە؟ بەو مەرجەی بەبێ ئەوەی من لە ڕوودا بمێنم بە دڵی خۆم بێ ئەوەی کەس داوام لێ بکە پارێک بدەمە شاگردەکە. شاگردی تۆیە، کرێکاری تۆیە، غەسبە لەسەر تۆ پارەی بدەیتێ. 100 جاری وایە من 250,000 داوە بە فیتەرە کابراتی ماوەسای بەخششی کرێکارەکە. ئەی پارەی ئەو، ئەی شاگردانە، کرێکاری تۆیە، حەقە لەسەر تۆ 250,000 100,000 وەرگرتۆ، هەمووی خێری خۆتە. چیت کردووە؟ موادت کڕیوە، چیت کڕیوە؟ ئەتەوێ پارەی فیتەرەکە یا شاگردەکە لە پشتی من و خەڵ دەرکەی؟ ئەمە حەڵاڵ نییە، چونکە خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم لا يحل مال امرئ مسلم إلا بطيب نفس منه، صحيح الجامع. ماڵی مسلمان حەڵاڵ نییە، واتە حرامە، ئیلا مەگەر لە دڵی دەرچێ. زۆربەی خەڵکی لە دڵی دەرناچێ. وایە؟ ئەوە حەقیقەت و ڕاستیەکە. من پارەم داوە بە کابرای فیتەر بە وەستاکە، ئەم شاگردانە یعنی چی؟ بەخشش یعنی چی؟ لەخوا بترسن، حرامە. داوای بکەن، حرامە. چونکە ئەو پیاوەی کە ئەم شاگردەی هێناوە، ئەم شاگردە هاتووە دوو احتیمالی هاتووە. ئەم شاگردە هاتووە بەلای ئەم وەستایە بۆ ئەوەی فێری پیشەکە بێ. حەقی نییە لەسەر من کە من پارەی بدەمێ. هاتووە فێری پیشەیەک بێ و دوکان دابنێ بۆ خۆی. ئەمە خاڵی یەکەمە. حاڵەتی دووەم، هاتووە لای ئەو وەستایە ئیشەکە و ڕۆژانەی هەیە، کە ڕۆژانەی هەیە وەستاکە ئەبێ لە پارەی خۆی بیداتێ، نەک من ڕۆژانەکەی وەستاکەشی بۆ دەبرکەم. دەست سەیارە دێ بۆ لای دەدە بەخشش وەرەگرێ، جارێ لە بەخشەکە هەنێکی شێداتەوە وەستاکە دووبارە. حەڵاڵ نییە، حرامە. داوای بەخشش مەکەن. شتێکت بۆ کەسێ داگرتووە، ئیشێکت بۆ کەسێ کردووە، خاوەن ئیشەکە پێویستە لەسەری پارەکەی تۆ بدا، نەک کەسێکی تر کە هاتووە لێ مەعامەلە دەکات. بۆی ئاگاداری و خاڵە بن. حەڵاڵ نییە، خۆشەویستی خوا فەرمیێ صلی الله علیه وسلم، مەگەر لە دڵی دەرچێ. بەڵام من خۆم بدەمێ و لە دڵیشم دەرنەچێ، حرامە بۆ تۆ. ئاگاداری و خاڵە بن، خۆتان تووشی حرام مەکەن. بەخششە، شاگردانەیە، ئەم شتانە حرامە، چونکە زۆربەی خەڵکی لە دڵی دەرناچێ و پێی خۆش نییە و ناچار بوو لە ڕوو داماوە. ئەوە ڕاستیەکە.